دربەندی ڕانیە سروشتێکی جوان و خۆرسک و دڵڕەفێنی هەیە. ئەمەش وای کردووە هاوڵاتیان لە ناوە و دەرەوەی ئیدارەی ڕاپەڕین ڕووی تێ بکەن و سەرنجیانی ڕابکێشێت. گەرچی ئەمساڵ بەهۆی بێبارانیەوە ئاوی دەربەندی ڕانیە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە، بەڵام هێشتا دیمەنە سروشتیا جوانەکەی لەدەست نەداوە. هاوڵاتیان دەڵێن تەنانەت خزمەتگوزاری سەرەتاییشی لێ نییە، ئەوەشی کە هەیە خۆرسکە و سروشتیە. ئێمە لە شاری سلێمانی و هاتووین، ئەنی ئەم شوێنە هەتا بڵێ شوێنێکی سروشتی و ڕاقیە، ئەنی لە زۆر شوێن لە زۆر وڵاتانە ئەو شوێنە دەست ناکەوێت، بەڵام یەک شتی نوقسانە خزمەتگوزاری کەمە. کورد لە ڕووی سەر ئاوە لە ڕێژە بوونمە سێ ئەم ئایلە بەڕێزانەکە باشە، هەتا بڵێ شوێنێکی گەشت و گوزاری خۆشە. جگە لەوەش ڕێگە و بانەکەی زۆر وێرانە کابرا بۆ شوێنێکی خۆش و سیاحە دەڕات بۆی هێلانەی مەیتەکەی بڕاتەوە. ڕێگاوبان هەیە زۆر وێرانە کابرا بۆ ڕێگای خۆ ڕێگاکە ساعت و نیوەکە بە 4 ساعت ڕێگاکە بڕێ، ئەمەنە چاڵ و سۆڵی تێدایە بێت و ڕێگانە تامیرکرێتەوە، هەتا بڵێ شوێنێکی ئاوەدانە پشدەر و بتوێن بە عام شوێنی سروشتی وای تێدا لە زۆر بەی وڵاتانە نییە ئەو شوێنە. ئەوەی هاوڵاتیان و گەشتیارانی نیگەران کردووە کەمی خزمەتگوزاری و بایەخ پێنەدانە بە دەربەندی ڕانیە لە ڕووی گەشتیاریەوە. هاوڵاتیان دەڵێن خوددا سروشتێکی خۆرسکی جوانی بە سنوورەکە داوە کە دەکرێت بکرێت بە شوێنێکی گەشتیاری جوان و ناوازە، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان خەمساردن لە ئاستی. بەڕاستی ئەم منتیقەی دەربەندە دیمەنێکی سروشتی زۆر جوانی هەیە، زۆر شوێنێکی خۆش و گەشتیاریە. ئەگەر بکرێت خزمەتگوزاری باشی بۆ بکەن وەکو دروستکردنی کەپر و تەوالێت و ئەو شتانە بۆی ڕێگەوبانی باشی بۆ بکرێت، بەڕاستی شوێنە خۆشە و خەڵک دێ بۆ ئیسراحەت و بۆ سەفرە و سیاحی بۆ ئێرە زۆر شوێنە خۆشە. وەڵای ئێمە هاتووی کاتێکی خۆش بەسەر بەرین، ئەو برادرانە هاتوون یەک لە کەرکووکەوە یەک لە هەولێرەوە یەک لە بەریتانیاوە هاتوون جەوێکی خۆش وەرگرن و سەردانێکی ئێرە بکەن. و دەربەندی ڕانیە ئەگەرچی دیمەنێکی سروشتی جوان و دڵڕەفێنی هەیە و هاوڵاتیان لە ناوخۆ و لە دەرەوەی ئیدارەی ڕاپەڕینیش سەردانی ئێرە دەکەن بە مەبەستی بەسەربردننی کاتێکی خۆش، بەڵام ئەوەی هاوڵاتیانی نیگەران کردووە خراپی ڕێگاوبان و کەمی خزمەتگوزاری گەشتیاریە لە دەربەندی ڕانیە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.